سڵاوتان لێ بەخۆشەویستان دا دیداری تایبەت لەگەڵتانم مژاری تایبەتیم جاری دیداری تایبەتم تایبەت کردو بە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە 4 ساڵی تێپەڕاند لە دەستپێکی کابینەی نوێمەوە دەسەملان بوو لەگەڵ کۆمەڵە قەیرانی جیهانی نێودەوڵەتی نێوخۆیی لەگەڵ کاک سەلاحەدین کوردستانی ئەم بابەتە شرۆڤەکەین کە کاک سەلاحەدین کوردستان وەکو شرۆڤەکاری سیاسی لەگەڵمانە. کاک سەلاحەدین خێراتی. زۆر سپاس بژی. سپاس بۆ بەڕێستان. کاک سەلاحەدین کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان 4 ساڵ ئەتوانین بڵێن لە دەست پێکەوە دەسەملان بوو لەگەڵ قەیرانە جیهانیە نێوخۆیە لە کۆی مەجالەکان لە کۆی سێکتەرەکانە تەندروستی ئابووری کۆی ئەوانە. بەڵێ خۆی لە ڕاستیدا سەرەتای دروستبوونی کابینەی نوێیەم ئەمە گە سەیری پێکهاتەکەی بکەین حکوومەتێکی ئەتلافیە ینی پێکهاتوە لە چەند حزب کە چەند حزب بەشدارە تێدا و ئەم حزبانە هەر کامیان پێی قورسایی و وەزنی سیاسی و ڕێژەی کورسیەکانیان و بەشداریان لە سیستمی حکوومەتە هەم ئەرچیان لەسەر بووە بۆ بەڕێوەبردننی حکوومەت و هەم بەرپرسیارەتیان لەسەر بووەوە ئەو تا قیمە خەڵکی کوردستانێکە کە لە چوارچێوەیە حکوومەتە چه بەرپرسیارانە زیاتر شاین داوەتە زەر بەر ئەو کارانەی کە پێویست بووە وەکو بەرنامەی حکوومەت چێتە پێشەوە کە هەر حیزبێک بەرحاڵ بەرنامە و سیاسەتی خۆی هەیە تێدا لەسەری ڕێکەوتن کە چ بکرێت. پێگومان حکوومەتە ئێتلافیەکان لە بەپێی ئەزمموی سیاسیەوە پێی تەجروبەی سیاسیەوە پێی هەڵسەنگاندنی زانستی سیاسی حکوومەتە ئێتلافیەکان هەمیشە مستەقەر نین لەبەرەوە زۆر جار بیرۆچوونی جیاواز دەگاتە ئاستێک کە لە مەقتەعێکی زەمەنیدا لەوانەیە لایەنێک لەو لایەنانە بکشێتەوە کەمە لە ڕابردوودا لە کوردستانیەوە ئەزممونەمان هەبووە. لە ڕووی واتە حکوومەتێکی زۆرینە نەبووە تاوەکو بە ئیسراحەتی خۆی بتوانێت ئەو بڕیارانەی کە پێویستە لە یا ئەو کار و بەرنامە پرۆژانەی کە پێویستە بیباتە پێشەوە بۆیە لە نەتیجەیە ئەگەر کەم و کورتێک هەبێ بەشێکی دەگەڕێتەوە بۆی کە حکوومەتێکی زۆرینە نەبووە بەڵکو حکوومەتێکی پلۆڕاڵ بووە چەندین حزب تێدا بەشدار بوون و هەندێک لەو حیزبانە بەهەرحاڵ نەفەسێکی ئۆپۆزیسیۆنیان هەیە کە لە حکوومەتیشدان و ئەمە لە ڕووی پێکهاتۆ پێکەرەوە کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان پێک دێ بەڵام سروشتی کوردستانیش بە دەبێ و پلۆڕالیزمە لەبەر چاو بگریت بەڵام لەسەر ئەو لایەنە سیاسیانەیە کە بەرپرسیارانەتر لە ناو کابینەی حکوومەتدا بەرپرسیارەتی مەبەست لەوێ بۆ کابینی چوارم ئەوانەی کە ینی خۆیان یەکلا کردەوە وەکو ئۆپۆزیسیۆن ڕۆڵی ئۆپۆزیسیۆن ببینن ئەوانەشی کە لە نێو حکوومەتەکە بوون یعنی هەردوو لەگەڵ قەیرانە جیهانی نێوخۆیەکان دەسەملانی ئەو ئایرەشایانان قوڵتر ئەکردەوە کابینەی چوارەمە. ئەم کابینەی ئاوا پێکهاتوە ئێتلافیە چەند حیزبدا پێکیان هێناوە و سەرەکیترینیان پارتی دموکراتی کوردستانەوە حزب و حکوومەتێکی زۆرینە نیە چابڕیارەکانی بە قاتعیەتی کامەڵەوە بتوانێت بدا لەبەرەوە احترامی ڕێی ئەوانەی تریشی گرتووە کە تێدان ڕەنگە بیربۆچوونی جیاوازیان هەبوو بێت لەسەر بابەتەکان و ڕەنگە هەندێک جار مەساڵحی حزبێک وای ویست بێت تەنانەت شان لەژێر بەرپرسیارەتێکیش خاڵی بکە کە 2000 بە زەرەدی گشتی وە دیارە ئەمە لەباری پێکهاتەیی ئەم حکوومەتە کە لە 4 ساڵی ڕابردوو کاری کردووە حکوومەتیشی ئێتلافیەکە. ینی سەلاحەدین لام گرنگە بگەڕێمەوە حتمەن قسەکانن لەبیر نەچێتەوە لەوەی کە لە نمونەی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا کابینەی نوێمی حکوومەت ئەیوت بەم شێوە خۆ پارێزی بکەن بەم شێوەیە ینی لایەنێکی ئۆپۆزیسیۆن بە پێچەوانی تەندروستیشەوە نەک بە پێچەوانی ئەزانی چی خۆی پرسی ئۆپۆزیسیۆن لە باشووری کوردستاندا بەڕاستی تەندروست نییە لەبەرەوە ئۆپۆزیسیۆن کاتێک کە ڕخنە لە حکوومەتەکە دەگرێت کۆی قەواری وجودی هەرێمی کوردستان بۆی گرنگ نێت چەند نەزەرەر دەکایان نەکە ئەمە زۆر بۆ هەموو کوردێک ئێزگار گرنگەمە لە بەرچاو بگرێت. کابینەی نوێیەم کە دروست ئەبێ ئەم کابینەیە لەگەڵ کۆمەڵی کێشە ڕوبەڕوو بێتەوە کیان لەوانە مەسەلەی قەیرانی کۆرۆنایە دوای دروستبوونی جەنجی ئوکراینیا و گرانبوونی کەلوپەلە ئەنی تۆ سەیرەکەی دوایەوە حکوومەتی فدرالی دێت بڵێن بۆ خۆی بەرنامەدا ئەنێکە نرخی دۆلار بەرزتر یا بەهای دۆلار بەرزتر پێشان بدا لە بەرامبەر دیناردا بۆ پڕکردنەوەی کورتێنانی یەدەجی دراوی قورسی خۆی
کە ئەمە لەسەر هاوڵاتیان زۆر کەوت و لە کوردستان کەمترین سەرنجی خراوەتە سەر کە حکوومەتی فدرالی بۆتە بەشێک لە بارگرانی بۆ خەڵکی هەموو عێراق لە بەتایبەتی بانقی ناوەندی کە بۆ خۆڕزگارکردنی حکوومەت و سیستەمیە حاکمیەتی عێراق دێت لە 122,000 دلار ئەکات بە 145,000 لەسەر شانی هاوڵاتیانی کوردستان بەشێک لەو قورساییە لەسەر شانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەوت کە بانکی ناوەندی حکوومەتی عێراقی کردوێتی کەەوەی چێکە لەو بابەتانەی کە مەسەلەن زۆر جار شت گرام بۆ خەڵک پێیوە بۆ مە حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی ئاسایی کە زۆر جابێری لەوە نەکردێتەوە کە ئەو دەستکاریکردنە دەستکاریکردن و لەسەر شانخستنی قورسایی مەعیشەتی ژیانە حکوومەتی ناوەندی کردوێتی و ڕەبتی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەبووە چونکە خۆی ئەو تەحەکوم بە نەقدینە و بە دراوی عراقیەوە دەکا کە لە چ ئاستێکی کڕین و فرۆشتن بە نرخی کاڵای دەرەکی لە پرسی مەسلەی تەرازوی پارەدان و ئاڵوێرە دەرەکیەکاندا بەکاری بێنێت مەرکەز بۆتە سەرچاوی لەوانە کە مەعیشەتی خەڵک زۆر جاوشاری کەوتۆ سەر حکوومەتی مەرکەزی هۆکار بووە لە مەسلەی کە بڵێن بەرزکردنەوەی بەهای دۆلار لە بەرامبەر دیناردا کە خۆ کردیان بەڵام دوجار دید و تێڕوانینی هاوڵاتی بوونونە لە هەرێمی کوردستان ینی دیدێکی سیاسی ئابوووریەوە نەقۆڵی نییە لەمانە تێبگای خاتەوە بەسەن زۆر جار لە شت گران بووە یەکەم شت گران بۆ جیهانی گران بۆ دووەم هۆکارەکەی بەڕاستی دەستکاریکردنی بەهای درا و لە عێراق بە لایەن بانکی ناوەندی و کە سیاستی حکوومەتی فدرالی بۆ پەیوەندی بە کوردستانەوە نەبوو ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە شەڕی ئۆکراینیا کە منتەقانەی مەسەلا ئوراسیا سەبەقەی خۆراکن بەسەر دەریای ناوەڕاستەوە بەشێکی لە مەسەلەی گەنمەشامی و ئارد و زۆر خۆراکی ترکە لە منتەقانەوە دێن بەرە و باشووری ڕۆژئاوای ئاسیا کە لەوێشدا کوردستانی تێدایە بەهۆی شەڕی ئۆکراینیاوە شتانە گران بوون کەواتە مەسەلەی کۆڤید-19 خۆتانزانە هەر دنیای وەستان وە گەورەترین مەسەلەن زەربەی اقتصادی گیان لە باسی لەم پەڕەکەن کاک سەلاحەدین ینی بۆ شێوێ مەبەستم لە ینی پێشتر پێشوەخت لەوەی کە هاتنی کۆڤید-19 دابەزینی نرخی نەوت بۆ ئاستی سفر بە مەرجە سەرچاوی ئابووری ئەمە نەوتە بەڕاستی کوردستان لەبەرەوە خۆی یەدەگینە لەبەرەوە حکوومەتی مەرکەزی یەدەگی هەیە حکوومەتی فدرالیە یەدەگی دراوی هەیە ئەمە یەک واتە سەربەخۆ ناتوانێت کۆمەڵێک بڕیاری ئابووری تایبەت بەخۆی بدا و تعاملاتی نێودەوڵەتی لە ڕووی اقتصادیەوە لەگەڵ عێراقایە وەکو یەکێکی سیاسی کە خاوەن کەسایەتی نێودەوڵەتیە و هەرێمی کوردستان بەشێکە تێیدا بە پێی دەستور مامەڵی لەگەڵ دەکەن لێرەدا دێمە سەر ئەو بابەتێک کە بڕنگ لەم بابەت پرسانە مەسەلەی گرانبوونی کەلوپەل بابەتی مەسەلەی نەخۆشیەکان بە تایبەتی کۆڤید-19 بابەتی دیکەی جۆرا و جۆر قەیرانی دیکەی جۆرا و جۆر مەسەلەی شەڕی ئوکراینیا و ئەمانە کە کاریگەری خۆراکی لەسەر هەموو منتەقەکە داناوە لەسەر جیهانیش داناوە هەموو ئەمانە لە دەرەوەی اختیاری حکوومەتی هەرێمی کوردستان بوون ململانەیە ئەقلیمیەکانی بینی تورکیا ئێران سووریا عێراق سعودیا ئەمانە لە دەرەوەی اختیارات و ئەرادەی ئێمن وە ململانە نێودوڵەتیەکانیش کە لەم ناوچەیە دیسان چڕ بوونەتەوە لە ناوچەیەکی ئاوادا ئیدارەکردنی حکوومەتێکی وەکو هەرێمی کوردستان لە ناو جوغرافیاکی سەختدا لە نەو ژۆپۆڵەتێکێکی سەختدا کارێکی ئاسان نییە بۆیە قسەکردن لە سەر میدیا و لە تەلەڤیزیۆن و ئۆپۆزیسیۆنێک ئاسانە بەڵام ئیدارەدانی نقطەیەکی ئاوا لەسەر هێڵی گەرمی سیاست و بەیەکدادان و ململانەکان کاری هەر کەسێک نیوە هەر کەسێ ناتوانم ئیشا ئەنجامدا بۆیە بەڕاستی هێلکە بەسەر گوریسە و بەندکردنە ئیدارەدانی هەرێمی کوردستان لەبەرەوە ناوچێکی سەختی ژێۆپۆڵەتیکی هەیە بۆیە ئەمە بۆیە لە سەرڕای هەموو ئەمانەش کاتێ دێنە سەر پرۆژەی مەسەلەی ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی دموکراتی کوردستان بەرنامەیەکی ئەوەی هەبوو کە بەڕاستی ئەمە دەبێت بە سەردەم سەکتەرەکانی پرسی ئیدارەدان و بەڕێوەبردننی و زۆر بابەتی دیکەی ناوخۆی هەرێمی کوردستاندا بچینەوە و سەر و بارزانی ئاماژەی بۆدا کە ئێمە پێویستە بە سەرجەم بنیادەکان دابچینەوە لەسەر ئەم بابەتە پارتی بە ڕژدی لە نێو حکوومەت ویستی پرۆسی چاکسازی بەرەتە پێشەوە و لە بەرژەوەندی زۆر کەسیدا لە حتا لەوانەی کە بە دەوری حکوومەت و ناوەندەکانی حکوومەتەوە تقریبا مشەخۆری ڕۆشنبیری و سیاسی بوون ئەمانە لە بەرژەوەندیان دراوە زۆر لەسەر ئەم کابینەیە وتیان لە ڕووی ئەعلامیەوە لە ڕووی
دیجیتال میدیاوە زۆر بە نێگەتیڤ دیارەوە جەنگی نەرمی داگیرکەر و جەنگی دەرونی داگیرکرد لەسەر کوردستان لەلایەک بوەستێ لەلایەکی دیکەشەوە ئەوانەی کە لە بەرژەوەندی شەخسی و گروپیان درابوو زۆر ناڕەحەت بوون بە وجود و کاری کابینەی نوێم هیچ دەگۆیی نییە ئەگەر ینی ئەمە ببینینەوە یاخود ئەگەر بەرچاو نەخراوەتەوە لە ئەمە ئەکرێت لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە ئەوە ینی بەرچاو بگرین لەوەی کە بۆ نمونە دوو موچە سێ موچە لە کابینەی چوارەمە نەهێڵرا یاخوددان لە کۆمەڵێ کەسی گەندەڵ ڕەنگە لە نێو خودی پارتەکەی بەڵێ پێش هەموو کەسێک ئەو کەسانەی کە دووموچیان بڕاوە لە پارتی لە حیزب خۆیەوە دەست پێ کردو لە حیزب خۆی دەست پێ کردووە ئەوانیان بڕیوە کە یاسایی نەبووە دروست نەبووە و پێیان وە بوو کە دەبێوانە بێ لێوە دەستی پێکردووە جا ئینجاراتۆ سەر خەڵک ئەمە بەواتە ئەکاتەوەی کە تۆ ینی بتوێنێتەوەی دوو موچە سێ موچە یاخود لە بابەتی گەندەڵی هێنراوەتە دواوە یاخود چاکسازی لەگەڵا کراوە دەدرێت لە دەنگدەر یاخود کادرێکی پارتی بەڵام ڕەچاوی ئەمە نەکراوە کۆی بەرژەوەندە گشتەکە ینی پێش هەموو شتێخراوە یەکەمەوە کە کەسێک خۆی بە مسلمان بزانێت کەسێک خۆی بە باوەڕدار بزانێت کەسێک خۆی بە ئینسانێکی نیشتمانی و مرۆڤێکی نیشتمانی بزانێ نابێ قبوڵی بکە لە پارێکی زیاتر لەو ئیشێک کە دەیکاوەری بگرێ ئەگەر کەسێکە وەری گرت ئەگەر حکوومەتیش بیدا کەسەکە وەری بگرێ ئەو کەسە خۆی گەندەڵە حرام خۆریە بێگومان ئەو کەسە خۆی گەندەڵەوە نابێ قبوڵی شتێکی لەو چەشنە بکە بای ئەوەندە کە ئیش دەکەی حەقی خۆت وەربگری مافی خۆت وەربگری حەق دەستی خۆت بگری ئەمە لەلایەک لەلایشی ترەوە بڵێ ئەو پرۆسەی چاکسازی لە گێڕانەوەی سامانی گشتی سەرکەوتوو بووە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باش سەرکەوتووە لە بەرژەوەندی کۆمەڵە خەڵکی داوە کە کەسانی دیاریشن دێن شتی دیکە بە چاواشەکارانە بە خەڵک دەفرۆشنەوە کەەوە دیارە لە بەرژەوەندیان درراوە لە ڕووی مەسلەی وەرگرتنی پارێکی زەبەلاحی بێجێ کە لە ڕابردووداهیان بۆ مە لەلایەک لایشی دیکەوە پرسی ڕۆتەنیاتی ئیداری لەم کابینەیە کەم و کەمتر بەوە ئەزمموی زیاتر هەبوو لەسەر مەبنای ئەوەی لە ڕابردوو دو حاڵەکان چی بووە نەیکەنەوەەوە چی شتێکی باشترە بکرێت بە تایبەتی لەو دایرانەی کە کاروباری گشتی هاوڵاتیانە ڕۆژانەیە ڕۆتەنیاتەکان زۆر زۆر کەمبوونەوە جگەی دەستخۆشیە بەڕاستی کە ئیش و کارەکان بە زووترین کارکە مەبەست لە بە مۆدێرنکردن و بە دیجیتالکردنە ئەویش ئەمە کە بۆ من زۆر سەرنجڕاشێشەکە سەلحەدین ئەویش ئەوەیە کە معاملاتێک ئەکرێت لە دایرێ لە یەک پەنجەرەوە تەسلیمیکە لە پەنجەرەیەکی دیکەوە وەریگریت یعنی ئەو هەموو ڕۆتیناتیش ڕۆحی گەندەڵیە سێریکە کات بە فیڕۆدان کەمکردنەوەی کات بە فیڕۆدان مەسەڵەن چێ لە کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کەمکردنەوەی کات بە فیڕۆدان بووە لە ڕووی چیەوە مەسەڵەن بۆ نمونە شتێک کە دەبێتە دیجیتاڵی کارەکانی تۆ لە ڕێگەی ئینتەرنێتەوە توانی ئیشەکەی خۆت ڕوو بەڕا بکەی ناچی نیوە ڕۆژە پێوەی بیت و ئیشی تر بفەوتێەوە ئەمانەمە لەسەر ئەگەر ورد و درشتی بکەیتەوە شەنیکەوی بکەی کاریگەری لەسەر کۆی چالاکیەکانی ئەندامانی کۆمەڵگادانێ لە پرۆسە ئابوووریەکانی ژیاندا لە پرۆسەکانی تری پێڕاگەیشتن بە ژیانی خود و ماڵ و مناڵ و بنەماڵەدا ئەمە زۆر مهمە ئەو پرسی بە دیجیتالکردنە مەسەلا تۆ سیرەکەی کە شتێک ئەبێتە دیجیتالی بە تایبەتی چ لە سیستەمی بانقی بێت چه سیستەمی عملاتێکی بەسیط عملاتی شۆفێری بێت مەسلەی کڕین و فرۆشتنی هەندێک لەو شتانە بێ ئەو نووسنگانی کە ئەتوان لە کڕین و فرۆشتنی سیارە و زۆرشتی تر ئەمانە خەڵقێکی ڕەنگە بە ئاسان وەریبگرڵ ئەمە ئەگەر پێشکەوتن بەخۆی ببینێ دەزانی وڵات چەنە ئەباتە پێشەوە چەنە مهمە چەنە گرنگە ئەو ڕۆتێنیاتانە کەمەکاتەوە کە ڕۆژان تۆ ڕوبەڕووی بیتۆ لە بە شێوە کلاسی وەک پێشتر وتم کاری ڕەشبە و ڕەشبەکاریش ینی نایڵێت بەخۆشیەوە لەنەو کوردستاندا ئەوە کەمە من زۆر لایانی پۆزیتیڤی هەیە کوردستان خەڵکی تر و دەوڵەتی تر و وڵاتی تر و شوێنی تر هەیە هەر لەم دەوروبەرێکەوە لە ناو عێراقا بڕۆی معاملەیە بکەی ئیلابێت و پارە بدە ئینجا معاملەکەت بە بەڕێکەوە بەخۆشیەوە لە کوردستان ئەوە کەمە هەیە ناڵم نییە لەوانە لە دەرەوەی ئیدارە مثلەن ئیدارەداندا یا بەڕێوەبردندا لە شوێنێکا کەسێک داوەتێ بۆ هیچێکەکە یان نایکە ئەمە شتێکی ترە بەڵام بە شێوەیەکی سیستەماتیک بێ لەناو کوردستاندا الحەمدولله شتی وامان نییە لەناو حکوومەتی هەرێمی کوردستاندا ڕەش و خۆری بەو شێوەیە نییە لەلایەن فەرمانبەرانەوە سەلامەتە باشە ئەگەر بشبێ حاڵەتە دیاردە نییە لە بەڵ لە عێراقا مەبەت شێوەیەکی دیاردا بینرە خەڵک زۆر باسی دەکات بەخۆشیەوە لە کوردستاندا ئەوە نیە بۆیە لە نەتیجەدا ئێمە ئەتوانین بڵین کە
لەگەڵەوەدا کە حکوومەتەکە ئێتەلاشی و مەسلەی شەڕی ئوکراینیا بەڕوودا هاتووە قەیرانی منتەقەیی هەبووە کوردستان لە ژێر موشکباران و زەحمەتی دراوسەکانیدا بووە تهدیداتی مرکزی هەبووە لەسەر کوردستان ئەم هەموو پیلە پێگرتنانەی دادگای فدرالی کە کۆمەڵە قەراری سیاسی دژی کوردستان داوە و زۆر بابەتی تر بەسەر کوردستان داشکێنراوەوە لەگەڵ هەموو ئەوانەدا کۆمەڵک سەرکەوتنی هەیە هەرێمی کوردستان کە ڕەنگە 7 ساڵی تر خەڵک ئەس پێ بکات چی ڕووی داوە لەم کابینەیە ڕاستە کێشەی سیاسی هەیە ناکۆکی سیاسی هەیە گرفتی سیاسی هەیە لە نێوان هەندێک لایەندا بە تایبەتی لە نێوان پارتی و یەکێتیدا کۆمەڵک بیرروبۆچوونی جیاواز و جیاوازی بۆچوون و نەوعی ئیدارەدان و یا ئەو بڵین بە هەر حاڵ کۆمەڵک شتی تایبەتی پەیوەندیدار بە شێوازی حکومڕانیەوە هەیە لەگەڵ هەموو ئەمانەدا بەڵام ئەگە دێینەوە سەر پرۆسەی کاری حکوومەت وەکو بەڕێوەبردن و کارگێڕی زۆر کاری گەورە کراون 400 گەورە دروست کراوە لە کوردستاندا کامە زۆر مهمن بۆ پرۆسەی ئاودێری بۆ پرۆسی گلدانەوەی ئاو بنیانانی کشت و کاڵ بەدەیان پرۆژای جۆراوجۆر دروست ینی بەم شێوێ ئێمە پرۆژەی استراتیژی دوورمەوتدا بینین لە نمونەی کردنەوەی سەد یعنی گلدانەوەی ئاو لە نمونەی بۆ یەکەم جار هەناردەی کاڵای بەروبوومی کشت و کاڵی نێوخۆیی ببرێتە دەرەوە سەر ڕایەوەی کە کەرتەکانی چاکسازی کارجێڕی دارایی لە مەسلەی نەهێشتنی پارەی زیادە بە فیڕۆدان کەمکردنەوەی خەرجیەکانی حکوومەت ئەم کابینەیە کردوێتی بەڕاستیانی سانویژدانن قسەی لەسەر کردوێتی کە کەمکردنەوەی بە فیرۆدانی سامانی گشتی لە موشەخۆری زیادەوە بگرە لە بندیوارەوە بیگرێت کە موچەی بڕاوە لە زۆر شتی ترەوە ئەمە زۆر باش بووە لە پرسی پێدانی موچەی ماڭانە زۆر سەرکەوتوو بوو بە هەموو ئەو قەیرانانش کە ڕوبڕووی بوویەوە کە توانی بە شێوەیەکی سیستەماتیک تاوکە و کاتێککەنەوتی کوردستان وەسەندراوە چۆتە سەر بەغدا بەردەوام موچە ئەمە لە شێوەیەک پەرجوونیە کاک سەلاحەدین ینی عراق بووجە موچە شایستەکان نەنێرێت نرخینەوە بڕاتەوە ئاستی ئەوە لەگەڵ ئەوەشە کابینەی حکوومەتی ناوەندی عێراق بە سەراحەت ینی ئەوەی ئێمە خۆمان جێل نەکەین هەر بیرروبۆچوونێکی جیاوازمان هەیە لە کوردستان با بمان بێ حکوومەتی سیاسەتی مرکزی لە بەغدا ئەوەیە کە حکوومەتی فدرالی ئاوێتە یا مڕەکەب بجێڕێتەوە بۆ حکوومەتێکی سادەی مرکزی سانترال حکوومەتێک کە یەک نەفەر لە بەغداوە یا هێژمونی یا بیرروبۆچوونێکی سیاسی بەو نەفەسەوەی سەدام کردو ئەمان زیاترەکەن ڕەنگە بە خراپتریش ڕەنگە بە خراپتریش مەبەستم بەڕێوەبردنی خودی قانونەکانی خۆشیانە هەر دەستورێک هەیە لەوێ لەسەر کاغز ئێڵنەوە ئەوەی کە خۆیان پێی خۆشە ئەوە دەیکەن لە عێراقا بێن لە نەتیجە تۆ لەگەڵ حکوومەتێکی ئاوایی لە مرکز ڕوبەڕووی کە باوەڕی بە وجودی کورد نییە هەر باوەڕی بە وجودی کورد نییە کاکە دەسەڵاتیان هەبێ باوەڕیان بە بوونی کورد نییە بە خۆمان فریو نەدەین ئەمە لەو بابەتەدا لە بەسەری کشت و کاڵدا تۆ سیرەکەی ئەو کاتانێک کە پێویست بووە وەرزێڕی خۆمان شت بفرۆشێفەوە دەست بەجێ حکوومەتی هەرێمی کوردستان لە سنوورەکانەوە هاوردەی سەوزە و میوەی دەرەکی ڕاگرتووە بە خاتریەوەی کە وەرزێڕی کوردستان قازانج بکە جوتیاری کوردستان قازانجی خۆی بکە شتەکانی بفرۆشە بەروومەکەی بفرۆشێ مەسلەی گلدانەوەی مەسلەی چۆنێتی هەڵگرتنی شیر و شیرەمەنیەکان لە کوردستانەوەی لە پرۆژەکانی حکوومەت بۆ کاری لەسەر کردووە ئێستا من حزوری زێرم نییە بە ئاماری لەسەری بڵم بە دەیان پرۆژەی بەرهەمهێنانی شیر لە ناوەندی گەورەی بەخێوکردنی مانگا لە ئەنواعی مانگاکان ئەوانەی کە بەرهەمهێنەری شیر و گۆشتن لە جۆراوجۆر بە شێوەی جۆراوجۆر کراوە لە کوردستاندا بەدەیان هەزار سەرزیادی کردووە لەو بابەتێ ئەمە ینی دەیبینینەوە کردنەوەی سایلۆ یاخود جوتیاری کۆر چۆن گەنمی خۆی نیا بە عراق تەراتێنەوەی پێ نەکە چ کاتێک پارەکەی پێ یاخود سەر ڕایەمەک ینی لە شاشی تەلەڤیزیۆنەکانەوە ئەمان بینیەوە کە چۆن جوتیار تەماتەکانی ئەخستە ژێرپی ئەمە ئەم دیاردە ینی ئەو حاڵەتەمان نبینی ئەوەی کە زۆر جار من ئەڵم کاتێک کە بەروبوومی ناوخۆی پێگەیشتووە نانێشتووە هیچ بەربوومێکی دەرەکی بێتە کوردستانەوە یا لانیکەم گاندوانتە ئاستێک کە زەرە لە بەربوومی ناوخۆی نەدا ئەوەی کابینەی حکوومەت نوێم بۆ جوتیاری کوردی کردووە جێگای دەستخۆشیە بەڕاستی هێشتا زۆرێکی ماوە بکە ڕامەوەی کە کردوشێتی زۆر جێگای دەستخۆشیە زۆر بابەتی تر لە مەسلەی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە چواردە لیوامان هەبوو بۆتە 21 لیوای هاو باش و ڕەنگە زۆر کارتێکەری حزبی و گروپی بۆچوونی جیاواز
هەبێ لە کوردستان ڕێگر بێ بەداخەوە لە بەردەم مەسەلەی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە کە بەرنامەی حکوومەت و باوەڕیشەوە کاری لەسەر کردو بۆ پرسی دروستکردنی هێزی نیشتمانی کوردستان کە هێزی پێشمەرگەی کوردستان ئەوە زۆر پرسی تری ئاسایش و ئیدارەدانی کوردستان لە ڕووی سەقامگیری هەم ئابووری و هەم سیاسیەوە ئێمە هەڵبەز و دابەزی ئابووریمان بەخۆشیەوە کەم بوو لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئیستقراری ئابووری ناوخۆیەوە بەڵام ئەو شت گرانبوونە هۆکارەکەی جیهانی بوو لە سەرجەم ناوچەکانی لە کەنەدا چەنە شت گران بووە مەسەلەن چۆ یەک سەرچکە بزانێ مەسەلە کیلۆیەک مۆز لە کەنەدا لە ئەوەنە پارەوە بۆتە چەندە لە ئێمە کابینە وەزارەکانمان بینی کە چۆن کەوتن بە تایبەتی لە دووەری ئەوروپی کە ئەوان بنیادێکی ئەوروپا ژیان قورستر بووە هەموو کوردانێک کە لە دەرەوەن لەوێ باسەواکەن کە گرانیەکەی جیهانی هۆکارەکەی جیهانیە و لە اختیاری ئێمە بە دەرەوە بەشێکیشی حکوومەتی مەرکەزی عێراق لێ بەرپرسیار بوو بە بێبەهاکردنی دراوی خۆی لە بەرامبەر دوولا بۆی کە قورسایەکە بخاتە شانی هاوڵاتی لە بەرامبەر ئەوەی کە لەبێ حکوومەت خۆی دابینی بکە لە بەفرۆشی ئەم هەموو نەوتە نزیکی چەندە تقریبا نزیکی حەوت هێندەی هەرێمی کوردستان نەوتی فرۆشتوە عێراق بەڵام بڕۆ سەیری خواروی عێراق و ناوەندی عێراق کە کاو لە وێرانە ژیانی تیانە ئیسراحەتی تیانە ئەمنیەت و ئاسایشی تیانە خۆ ئەگەر موچەش دراوە لەوە عێراق زۆرجار باسی دەکەن و هێندە بەناو ئۆپۆزیسیۆن بەسەر و چاوی حکوومەتی هەرێمی کوردستانی دادەدەن بەڵام لەگەڵەوەی دراوە بە چێ هێزێک میلیشیایی 300-400 هزار کەسی دروست کراوە نازانم تەخشان و پەخشان کراوە 140-50 میلیارد دلار لانی کەم حکوومەتی عێراق نزیک 15 بۆ 17 بەرابەر حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی بەس لە نەوت هەیە ئەی کوا هەموو سەر و سامانە عێراق لەکوێیە کامە خەدەماتیان هەولێری ئێمە زۆر لە بەغدا جوانترە لە بابەتی چاکسازی کاک سەلاحەدین ینی ئێمە ئەکرێ ئەم پرسە هێندە بە هەستیار و حەساس وەرگرین کە ینی دیوێکی تری لە باسی کابینەی نوێم کە ینی قسە و باسەکرێت لە نێو میدیاکانی ینی کە ڕۆڵی ئۆپۆزیسیۆن نابێنن بەڵام کە ناویان ئۆپۆزیسیۆنە بۆچی هەندە بەچڕی درا لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێز مەسرور بارزان مەبەست لەوە ینی چاکسازیەکە هێندە هەستیارە لێدان لێ ئیتر بە نەفەسی خۆیان بە یاخود بە نەفەسێکی تەوژمێکی زۆر خراپ هەیە لەسەر باشووری کوردستان ئیقلیمی و دەرەک چییە بۆ دروستکردنی بێمتمانەی لە نێوان خەڵکی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو سیاسەتە زۆر بە بەرنامە ئیدارە دەکرێت و بەشێک لە خەڵک کە مافی ڕەوای خۆیانە داواکاریان هەبێت لە حکوومەت و لە سیستەمی سیاسی و ئەبێ کاری لەسەر بکە حکوومەت بۆ دابینکردنی ئەو مافە خەدەماتیانە و مافە شارۆمەندیانە قەیران کە دروستەکەن بۆ کوردستان بۆ دروستکردنی ئەو بۆشاییەیە لە نێوان دەسەڵاتی سیاسی و هاوڵاتیانی کوردستاندا لەوێشدا کۆی پرۆسی نەتەوایەتی کورد زەرەر دەکا ئەگەر وریانەبی لایەنە سیاسەکانی کوردستان هەر هەمویان ئەبێ ڕێز لە وجودی جەماوەری خۆیان بگرن بە بەپێی وجودێدا جەماوەری بەشداری حاکمیت و حکوومەت بکەن ئەم ڕێگەیانە بەرە یا ڕێز لە دموکراسی دەگرین یا ئێهماری دموکراسی دەکەین و بەرەو ڕێگایەکی تر دەڕۆین کە بەڕاستی خەباتی نەتەوایەتی کوردی لە 100 ساڵی ڕابردوودا لانی کەم لە 50 ساڵی ڕابردوودا لە 6 ساڵی ڕابردوودا لە دوای کو دروستبوونی کۆماری کوردستانەوە بۆ دموکراسی و دەستەبەربوونی دموکراسی و دادپەروەری و بەشداری سیاسی لەسەر مەبنای مەکانیزمەکانی دموکراسی بووە بەڕاستی ئێمەی کورد بە حەزابە سیاسەکان ڕووی دەمن لە هەر هەمویانە ئێمە لە پرسی خەبات بە دموکراسی پەشیمان بووینەتەوە کە پێمان وایە دەبێت بەدەر لە مەکانیزمەکانی دموکراسی و بەدەر لە مەکانیزمی دموکراسی نوێنەرایەتی و هەڵبژاردن بەشداری پرۆسی سیاسی بکەین بە سەراحەت ئیعلان بکەین بڵێن باوەڕمان بە مەکانیزمەکانی دموکراسی نوێنەرایەتی نییە و حەجمی جەماوەریمان بۆ گرنگ نییە بۆ هۆکارە ئەو فەوزایە کە دروست دەکەن کاک سەلاحەدین بۆ ئێمە سیاسی وتی من باوەڕم بە دموکراسی نییە و بە پێی وجودی مەیدانی خۆم
بە قدرت و هێزی مەیدانی خۆم هەڵس و کەوت دەکەم لە پرۆسی سیاسی کوردستاندا نەک مەکانیزمەکانی دموکراسی ئەو دەمی تۆ لە حزبێکی سیاسی دموکرات خوازەوە دەچی بەرەو حزبێکی دیکە کە تعریفێکی تری وەکرێ لە زانستی سیاسیدا. کاک سەلاحدین ئەم باسە چەند کاژمێرێکی هەوێ ئەمە بۆی ینی بڕێنە ناو تەواوی هەدەفی من ئەوەیە احترامی دموکراسی نوێنەرایەتی بگرین کە کورد 100 ساڵ لەبەرەوەی دەوڵەتانی داگیرگەری کوردستان نوێنەرایەتی ئرادەی نەتەوەیی ئێمەیان نەکردووە، نوێنەرایەتی هاوڵاتی ئێمەیان نەکردووە. ئەگەر ئێمە 100 ساڵە خەبات بە دموکراسی دەکەین چۆن دەکرێت لە نیوەی ڕێیە پەشیمان ببینەوە لە مەکانیزمەکانی دموکراسی نوێنەرایەتی و پانتایی و جەماوەری هەر حیزب و لایەنێکی سیاسی. ئەمە ڕاستە لەوانەیە لە مەقتەیەکی زەمەنیدا گروپێک خۆی پێڕابگرێ، حزبێکی سیاسی خۆی پێڕابگرێ، وجودێکی خۆی بە شێوەیە کە خۆی دەیە پێڕابگرێ، بەڵام لە نەتیجەدان ئێمە نەوەکانی داهاتوومان دووچاری سازبوونی جۆرێک لە فەرهەنگی سیاسی دەبنەوە کە احترام لە دموکراسی ناکرێت احترام لە دموکراسی نەگریت. ناکرێ یان دیموکراسی باوەڕت پێێتی یان ئەگەر باوەڕت پێی نییە بە سەڕاحەت ئەلایم کەمە اعتقادێکم بە دیموکراسی نییە. جاوە حیزبە ئەگە پارتی دموکراتی کوردستان بێ ئەگەر هەر حیزبێکی تر بێ دەبێ احترام لە دموکراسی بگرن. ئەو لایەنێکی احترام لە دموکراسی و وجود و پانتایی جەماوەری خۆی نەگرێ ئەی خەباتی بۆ دموکراسی بۆچی کردووە؟ ئازادی بۆچی؟ مەبەستەکەی کاک سەلاحدین لێرەیە کە بۆچی پێچەوانەی ینی ئەو مێژووی خۆیان خۆت ناکرێت زۆر خراپە. ئەوە زۆر لەبەرەوەی من نەوەکانی داهاتوومان بەو جۆرە هەڵسکەوتە سیاسیە فەرهەنگێکی سیاسی دروست دەکەین بە نەوەکانی داهاتی خۆمان کە لە دەرەوەی بازنەی تعریف و پێناسەکانی دموکراسی. کاک سەلاحدین ئەگەر بتوانین لە کەمترین کاتە هەڵسەنگانی کۆتایی بۆ کابینەی نوێنی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لەباری مەسەلەی کشت و کاڵەوە لەباری پیشەسازیەوە لەباری بابەتی ئاسایشەوە پرسیینەهێشتنی چەکی بێمۆڵەت کە زۆر گرنگە بۆ ئاسایشی کۆمەڵایەتی کاری ئەجگار گەورەی کردووە. هیوادارین لە هەموو ناوچەکانی کوردستان هاوکاری بکرێ چەند ئەو بابەتە پەیوەندیدارە بە ژیان و ئەمن و ئاسایشی خەڵکەوە. ئەمانە و مەسلەی تێپەڕاندنی یاسای کار هەرچەند کە دادگای فدرالی دژی هەندێکلەوە بە بڕیارەکەی لەسەر پەرلەمانی کوردستان کێشەی بۆ ئەوە دروست کرد کە هیوادارین جارێکی تر تەسویب ببێتەوە و بە شێوەیەکی شەرعی و قانونی و مەشروع تەسویب ببێتەوە. ئەمانە کۆمەڵی کاری گەورە و زۆر شتی تریژن کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی و مەسلەی دەست پێوەگرتن ئەمانە زۆر شتی گرنگن کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی و هیوادارین سەرکەوتوت. کۆیوانە کە کاک سەلاحدین وتی حتمما لە 4 ساڵی ئایندە ئێمە بەرهەمەکەی زیاتر بڵێ حتمما هەچون مەسلەی پیشەسازی قرس هەروە بە خێرایی بەرهەمەکەی نایەتە دی مەسلەی پرۆژەی بەزانستیکردنی کشت و کاڵ و ئاژەڵداری ئەوانە دواتر بەرهەمەکانی لە ڕووی وەبەرهێنان و بەرهەمهێنانەوە ئەچنینەوە. پرۆژەی دوورمەودایە دنیا سپاس بۆ کاک سەلاحدین کوردستانی وەکو شرۆڤەکاری سیاسی کە لە لیداری تایبەت لەگەڵمانە زۆر مەمنون. سپاس. خۆشەویستان و ئازانێوەش هەمیشە تەندروست و کامەران بن.